تێکبەربوون لە ژیانی یەکتردا دەخالف دەکەن کەس نایە خۆی بگۆڕێ هەمووی دەیهوێ ئەوەی دیکە بگۆڕێ تۆ خەریکی بمری لە برسانی دێ ئەوە چییە بڕۆ بە فکریەوەی بە چۆن معاشەکەت وەرگری نەکەوەی کە چۆن کچی جیرانت داپۆشی بە فکری ئەوەی بە فکری ئەوەی بە کە چۆن ئەو ژنە شەهیدەکان جەیەکی خەوێیان بۆ بینی منداڵە شەهیدەکان جەیەکی خەوێیان بۆ بین نەکەوەی کە چۆن مزگەوتێکی بێ لە کشوەری ناموسڵمان دروستکەی مزگەوتت بۆ چی هێندە بۆی کە لە خۆی نزیک بیۆ احتیاجیت بە مزگەوتیە بۆی کە لە خۆی نزیک بیۆ احتیاجیت بە مەلایە خۆ تۆ مەڕنی احتیاجیت بە شوان بێ ئینسانی خاوەن عەقڵی خۆتی خۆشیەکەی ئەوەیە خەڵک هەمووی لە جەهەنەمدا دەژی هەمووی برسیە هەمووی ڕووتە هیچی نییە لە کوردستانی کارەبای نییە مەلاش هاتوو بۆ من بەحسیەوەی دەکا ژنەکانتان ئەگە دانەپۆشن ئەمە سواریان دەبین ژن ئاوڕەتی دانەپۆشی ژن هەر موچاویشی هەر ئاوڕەتە هەر قسەکردنی دەنگەکەشی هەر ئاوڕەتە لەلایەکی تەحریکت دەکا بۆ قسانە فێرت دەکا کە لە منداڵیەوە کە منداڵەکانیش دەبن لەگەڵ خۆیان فێری دەکا تۆ 100 جار یەک قسەی تێکرارکەوە لەکن منداڵێکی دوا فێر دەبێ لەلای احتیادی دەبێ ئێوە ئاوا فێری منداڵەکان دەکەن لە جیاتیەوەی کە دوو قسەی جوانیان فێرکەن دوو کاری خێریان فێرکەن فقط بەحث بۆتە بەحسی ئەوەی ژن دەبێ خۆی داپۆشێ ژن دەبێ ئاوا بکە ژن بەس ژن یەک جار نەم بیست لەو مەلایانە بڵێ پیاوەکان دەبێ ئاوا بکەن کوڕ نابێت ئیشی ماڵەوە بکە کوڕ ئەگەر ئیشی ماڵەوە بکە فریشتەکان تفونەعلەتت لێ دەکەن و دەزان پیاو پەروەردە دەکەن ئێوە خوشکە بە ڕێزەکانی کوردستان پیاوتان پەروەردە کردووە ئەوە پیاوتان پەروەردە نەکردووە فەلەج کەم ئەندامتان بارهێناون کوڕەکانتان پیاوەکانتان بۆچی پیاوێک کە نەتوانێ بخۆی هەستە پەرداخێک ئاوێ بێنێ ئەو پیاوە پیاو نییە ئەو پیاوە تەواو نییە ئەو پیاوە کەم ئەندامە ئەو پیاوە ئێستاش هەر منداڵە یعنی بەخۆی ناتوانێت هەتا هەستە پەرداخێک ئاوێ بخۆی بێنێ پس ئەتۆ پیاوت پەروەردە نەکرد خوشکی بەڕێز دەواقعیدا ئەتۆ خوداپەرستنی تەک خوداپەرستی ناکەی ئەتۆ پیاوپەرستی دەکەی چون وا فێر ئەگەر بە گوێرەی حەدیسەکانت بێ دەبێ چی پیاو بە یەک خوای بچووک ببینی دەبێ پیاو بپەرستی پیاوەکان دەبێ خوا بپەرستن ئەویش کام خوایە خوای ئەو خوای کە دروستیان کردو بە خۆیان دروستیان کردو کە پیاوی زۆر خۆش دەوێن دوژمنی ژنە دوژمنی حیواناتە دوژمنی جوانیە